پیوەری ئەو لە زۆربەی شار و شارۆچکانی کوردستان بە ڕێژەیەکی باش دانرا بەڵام پیوەرەکە ڕەنگە ئەو کات بە شێوەک لە شێوەکان نەگەیشتە کواری جێبەجێکردنەوە. ئێستا لە وەزارەتی شارەوانی ئێمە گرێبەستێکمان هەیە لەگەر سێ کۆمپانیا لە هەموو هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان کراوەتە 4 زۆن، زۆنی هەولێر و دوهۆک لەلایەن کۆمپانیەک دەخنێتەوە، زۆنی سلێمانی دەوروبەری لەلایەن کۆمپانیایەکی ترا، هەروە زۆنی هەڵەبجە و گەرمیان و کەلار لەلایەن ڕانیە ڕاپەڕین لەلای کۆمپانیەکی ترا. مەبەستمان لەوەش ئەوەیە ئەو پیوەرانەی کە دانراوە ئێستا لە هەرێمی کوردستان چونکە ئەمە زۆر جار ئاماژەمان پێکردووە، یعنی ئەو بڕە ئاوەی لە ناو شار و سارچکانی کوردستان هەیە بڕێکی ئاوی یەکجار زۆرە، بەڵام ڕەنگە خەسارەیەکی یەکجار زۆرمان هەیە لەبەر ئەوەی پیوەر نەبووە. خەڵک کە پیوەری نەبی ڕەنگە حەنەفی ماڵەوە نەبی ڕەنگە ئاو زیاتر سەرف دەکاتن، ئەوە جوا دەکاتن ڕەنگە لە هەندێک شوێندا کێشەی ئاو دروستبی. بۆ نمونە هاوڵاتیەک ڕەنگە ئاوەکە ناگرێتەوە لە تەنیشتەوی کە ئاو نەگرێتەوە ئەو بۆ جیرانەکەی ناچی یاخود بۆ کۆڵانەکەی ناچیتن. لەبەر ئەوە بە باشمان زانی ئێمە پیوەرەکان دابنین. پیوەرەکەشمان کە دانێ ئێستا دەست دەکەین بە خوێندنەوەی پیوەرەکە کە خوێندنەوەی پیوەرەکە دراتە ئەو شەریکانە ئەو کۆمپانیانە. ئێستا ئەو کۆمپانیا دەستیان کرێبەستیان لەگەر واژۆ کراوە، دەست دەکەن با ڕووپێوێکی هەموو کوردستان هەر یەکە لە منتقەی خۆی بە پێشوێنی جوغرافی خۆی.